دکتۆرێکی دەرمانساز ڕێنمووی دەکەم کە ئەو دەرمانانەی بەسەر ئەچن یاخود ئەو دەرمانانەی کە لە ماڵەوە بەکاریان نایەنی فڕێ نەدرێتە ناو سەتڵی خۆڵەوانێ. بە شێوەیەکی تر ئەگەر بتوانین ئێمە وەکو وڵاتانی تر ئەو سەتڵی کە دەرمانی تێکن یان فڕێدن سەتڵێکی جیاواز بێت و پامێکیشم بۆ هەموو ئەو دەرمانخانانە یاخود ئەو شوێنانەی کە دەرمانەکانیان ئێکسپایرە بێت ڕاستەخۆ فڕێنێنە ئەو تەنەکەی کە لە بەردەم سەیدەرەکەیەتی یان ناو سەیدەرەکەیەتی ئەگەر بکرێت بگەڕێنێتەوە بۆ ئەو شێوەی کە بۆ ئەو شوێنی کە لی داوا کردووە چکامە بە شێوەیەکی زۆر تایبەت هەڵبگیرێت بگەڕێنرێتەوە و دوای بسووتێنێت. ئەلبەتە پاکڕاگرتنی ژینگە بەڕێی من مۆزوعێک نییە بەس میدیا بتوانێت حەلیکە ئەبێت وەزارەتی پەروەردە و وەزارەتی پلاندانان و ئەو کەسانی کە پەیوەندیدارن پێوەی لە فێرکردنی تاک بە تاکی کۆمەلگای ئێمەیە بەشدار بنتیایە و ڕایان هەبێ و ئاکشنیان هەبێتیایە چونکە یعنی هەتا زووتر ئەمیشە بکرێت باشترە بۆ ئێمە. سەبارەت بە پاراستنی ژینگە دەبی خەڵک بەخۆی مساعدە بکە ئەوانەی دەستە سەفرەی هەموو ئەشیاکان لەسەر زادێ فڕەنەدەن دەبێ ئەوەوە هەروەها حکوومەتیش دەبی هاوکار بێت بۆ ئەو سیارانەی کە ژینگە پیس دەکەن ئەو دووکەڵ و ئەوانە کە دەبێتە هۆی زۆر بین نەخۆشیەکان و هەروەها بۆ پاراستنی ژینگە دەتوانین هەر کەسە و لە پێش دەرکەی خۆی دارێک بچینیتن چونکە دار دراغ دەبێتە بۆ ئەوەی ئۆکسیجین بداتە هەوا و هەوایەکی پاک هەڵمژین و بۆ پاراستنی ژینگە و بۆ تەندروستێکی باشتر بۆ داوا لە حکوومەتیش دەکەین جێگا سەرەکیەکان بەدار بەعام بەدار داپۆشی گوڵ و ژیا و ئەوانە بۆ ئەوەی ژینگەیەکی پاک و تەندروستمان هەبێت.